پەیام وردەکاری گفتوگۆکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و حکوومەتی عێراق لەبارەی موچە و هەمواری یاسای بودجە بڵاو دەکاتەوە. وەفدی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم داوایان لە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کردووە تا یاسای بودجە هەموار دەکرێتەوە مانگانە 700 بۆ 800 ملیار دینار وەک قەرز بە هەرێم بدرێت. لە بەرامبەردا سەرۆکوەزیرانی عێراق پێشتریش چەند جارێک بە وەفدی هەرێمی ڕاگەیاندووە ئەو پرسە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقە و دەبێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر بدرێت. تێڕوانینی هەرێم و بەغدا لەبارەی چارەسەری کێشەی موچە جیاوازە. لە ئێستادا لە بەغدا خواستێگەیە بۆ ئەوەی پرسی موچە بەدەر بکرێت لە خەرجی فعلی و بخرێتە سەر بودجەی حاکیمە و بەغدا لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە ڕاستە و خۆ موچە بدات. هەرچی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە دەیەوێت موچە بخرێتە سەر خەرجی حاکیمە، بەڵام عێراق پارەکە بنێرێت و خۆی لە ڕێگەی هەژماری من دابەشی بکات. لە هەمان کاتیشدا لە نێوان عێراق و هەرێم کێشەی ژمارەی موچەخۆران هەیە و عێراق متمانەی بەو لیستە نییە کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕەوانەی بەغدای کردووە. بەتایبەت موچەخۆرانی سەربازی کە وردبینی تەواوی لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراق بۆ نەکراوە و کێشەی لەسەرە. چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم پەیوەستە بە هەموارکردنەوەی یاسای بودجەی عێراق. هەموارکردنەوەکەش لە پەرلەمان زیاتر لە مانگێکی دەوێت. لە بودجەی ساڵی 2023 عێراقدا مانگانە 906 ملیار بۆ موچەخۆرانی هەرێم دیاری کرابوو، 775 ملیار بۆ فەرمانبەران و 112 ملیار بۆ خانەنشینان و 19 ملیار بۆ هێزی پێشمەرگە. ساڵانەش کۆی موچەی موچەخۆران بەپێی ئەوەی لە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2023 هاتووە دەکاتە 10 تریلیۆن و 872 ملیار دینار. کێشەی خەرجی بەرەمێنان و گواستنەوەی نەوتی هەرێم. نەوت بۆتە گرێکوێرەی نێوان هەرێم و بەغدا و دوای دەیان سەردان هیچ ڕێکەوتنێک لەبارەی خەرجی بەرەمێنان و گواستنەوەی نەوتی هەرێم نەکراوە. لە پرسی خەرجی نەوتدا هەرێم و بەغدا زۆر لە یەکەوە دوورن. هەرێم و کۆمپانیا نەوتیەکان بۆ خەرجی بەرەمێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوت داوای 32 دۆلار دەکەن. حکوومەتی عێراقیش ئامادەیە 6 دۆلار بدات و جیاوازی نێوانیان